هەڕەشت لێکرا مامۆستا؟ زۆر بەردەوام هەیەەوە بەردەوامە تۆنترین هەڕەشەکە لێت کراوی چی بوو؟ مڵای مناڵ فراندنەوە پێ ناخۆش بوو مناڵی مامۆستا هەڵۆیان توانە مناڵەکان تەفرێنەوە وای لێ کردم کە ئیتر نێڵم بەس تویانیان کردویانە نەکراوە نەکراوە ئەو وای لێ کردم کامێرا دانێمەوە وای لێ کردم نێڵم مناڵ زۆر بچێتە دەرەوە نێڵم دوورکەوێتەوە کاشنە دەرەوە پەنجەرەیەک مێ بەردەوام خۆم لێوە سەیریانەکەم پێ ناخۆش چەند مناڵ هەرچیم لێەکەن پێنجمەیە هەرچیم لێەکەن بیکەن بەس بۆچی ینی مناڵ و خێڕاست پەلاماری هەموویان لە سوۆسیال میدیا زەلامێ لەم بەینای کۆمنتی بۆ نزیوم باسی جگەرە خوارد نەکەم ئەڵێ کوڕەکەی خۆی دایماوەتانێ لەو کافتریانە ڕاپەڕین جگەرە کوڕەگەڕەکەم 10 ساڵە حیاتیشی نازانێت کافتریا چی ڕاست ینی بوختانی وابینی شتی وابینی ینی تۆ قڕیش قەت نەئەچوو ڕەسوڵ الله ناشرینکە بە مامی بۆ نمونە یا بڵێ باوکەوە بووە بە کافری برد بە کەسێکی نزیک قەت نەئەچوو ینی تۆ کەوتیتە ناو کۆمەڵی خەڵکەوە بە حساب خۆشی بە مسلمانە زانانی ینی کە ڕووی سەیری پرۆفایلەکە یەکێکە لەو جەماعەتی ئیسلامیانە لەو حارەکیانە ینی تۆ ئەم بوختانە بوو ئۆکێ هەم بوختانە هەم ئەگەر شتەکە واش بێ قوڕیش پەلای نەبردووەتە بەر ئەوە بۆ ناشرینکردنی ڕەسوڵ الله تۆ بۆ لە قوڕیش بیستری